پێشمەرگە ئازا و دژمشکێنەکانی هێزی ئاگری و کادرەتی کۆشەرەکانی کۆمیتەی شارستانی سەرماز بڕیاوێندا و بە یاد و بیرەوەری ئەو شەیدە سەربەرزانەی ڕێگای ئازادی ئەمەلیاتێکی قارەمانانە لە دوو کۆناغدا بە مەبەستی زەبروەشاندن و دانی دەستێکی فرامۆش نەکراوی دیکە بە دوژمن بەڕێوەبەرن. بۆ ئەم مەبەستە لە قۆڵاوی ناوچەی پیران پێگەی دوژمن لە گوندی شەروانی کە لە 5 کیلومتری گوندی کەلەڕەش هەر ئەو گوندەی کە شەوی 16 پوشپەر مۆرگەی دوژمن بە هەڵمەتی لێراونە و ئازانەی پێشمەرگە چەلەنگ و بوێرەکانی هێزی ئاگری بە تەواوی دەستی بە سەرداگیرا و دەفروت و ناکرا هەڵکەوتووە هەڵبژار. شەوی 28 پوشپەر تێکۆشراوی لێبراوی ڕێگای ئازادی خۆیان لە مۆرگەی دوژمن لە گوندی شەروانی نزیک کردەوە و بە 5 دەستا خۆیان سازمەنداوە. دەستەکانی 1 و 2 وەک تیمی ئاوتەش بۆ ئاوڕبارانکردنی مۆرگەی دوژمن دیاری کراون. دەستەی سێهەمی قارەمانەکانی هێزی ئاگری ئەرکی هەڵمەت و پەلاومەر بۆ سەر مۆرگەکەیان پێدراوە. دەستەکانی 4 و 5 بۆ پێشگیریکردن لە هێزی یارمەتیدەری دوژمن و زەبروەشاندن لە بەکرێ گیراوەڕی دژیگەری لە ئێوان مۆرگەی گوندی دۆستان و شەروانی دامەزران و چوون لە کەمینەوە. ڕۆڵە هەڵمەتبەر و دژمشکێنەکانی هێزی ئاگری پاشەوەی لە شوێنە دیاری کراوەکانیان دامەزران چاوەڕوانی دەستوری بەڕێوەبردنی ئەمەلیاتمانەوە لە حاڵێکدا هەموو وجودیان ڕقی پیرۆزی شۆڕە شێراوە دایگرت و دەست لەسەر پەلاو پیتکەی تفەنگ ئامادە بوون. سەرنجام کاتی بەڕێوەبردنی ئەمەلیات گەیشتێ و سەعاتی 2:30 شەو بە دەستوری فەرماندەری ئەمەلیات بە دروشمی قاسملو ڕێگا و درێژە هەیە و بە یاد و بیرەوەری 7 شەهیدی هێزی شەهید پێشەوە و هێزی بەیان و 2 شەهیدی مەڵبەندی سپیسەنگ ئەمەلیات دەستی پێکرد. قارەمانەکانی دەستەکانی 1 و 2 هێزی ئاگری لەلەکاو ئاوری تند و بێئەمانی خۆیان بۆ سەر مۆرگەی بەکرێکی گاوانی مۆردراو لە گوندی شەروانی دابەران. دەنگی تەقەی چەکی دەستی شۆڕە سوارانی مەیدانی خەبات و تێکۆشان ڕێبوارانی ڕێگای شەهید کاملی ئیبراهیمی پەردەی بێدەنگی شەوی درەند و دڵی بەکرێکی گاوانی مۆرگەی شەروانی خستە لەرزینەوە. پاش 10 دقیقە ئاوربارانی مۆرگە لەناویان پێشمەرگە قارەمانەکانی تیمی ئاور و تێگر و خەندەی سەنگەرەکانی دوژمن پێشمەرگە هەڵمەتبەرەکانی تیمی هێرش خۆیان لە خاوگریزەکان واتە کۆگا و خۆڵەکانی دەوروبەری مۆرگەکانی زیک کردەوە و بە ناڕنجوکی دەستی مۆرگە و سەنگەرەکانی دوژمنیان ئاورباران کرد کە ئەم هەڵمەت و پەلاومانە شێراوەیە 5 دقیقەی خایەند و قارەمانەکانی دەستەی هێرش بە تەواوی خۆیان لە مۆرگەی شەروانی ئاویشت و لە سەعاتی 45 دقیقەی شەو پایەگای دوژمن لە ماوەی 4 سەعاتێکدا بە تەواوی دەستی بە سەرداگیرا و تەواوی نەفەراتی دوژمن تێکی لەو مۆرگەیەدا و کوژران و بەدیلگیران یان خۆیان لەو دۆزەخەی شێرە پێشمەرگەکانی هێزی ئاگری کە بۆیان پێکێنەوە بۆن ڕزگار کرد و هەڵاوتن. یەکێک لە کوژراوەکان بە ناوی سولەیمانی زاڕە جاوش خەڵکی گوندی شەروانی ناسراوە. ڕۆڵەتی کۆشەرەکانی هێزی ئاگری لەم دەستە سەرداوگرتنەی مۆرگەی شەروانیدا 5 بەکرێی گیراویان بەم ناوانە بەدیل کرد. 1 محەممەد عەلی سەلمانی کوڕی ئیسماعیل خاکی ڕەشت کە بەهۆی بریندار بوون هەر لەوێ ئازاد کرا. 2 زابیتی ئەتمانی کوڕی قادر خەڵکی سۆزەناوەی سەرماز. 3 تاهیری شێخزادە کوڕی بەدەڵ جاوش. 4 محسنی حوسێنی کوڕی عەلی خەڵکی ورمێ سەرباز پاسدار. 5 ئیرەتی محەممەدی کوڕی نادر خەڵکی دۆستانی سەرماز سەرباز پاسدار. لە عەمەلیاتی قارەمانانە و شۆڕ شێرانەی دەست بە سەرداوگرتنی مۆرگەی شەروانی ئەم چەک و چۆڵ و گەل و پەلاولەش کەوتنە دەستی ڕێبوارانی ڕێگای شەهید خەباتی تیزفەهم. 1 تفەنگی کەڵە
کلاشینکۆفی بێخوێنداو 2 قەبزە 2 تفەنگی کلاشینکۆفی قۆنداغدار 4 قەبزە 3 تفەنگی ژێسێ 1 قەبزە 4 تیرباری ژێسێ 1 قەبزە 5 ئاستیمی PRC 77 1 دەستگاو گۆف 6000 دۆنە 8 فیشەکی ژێسێ 15000 دۆنە 9 خەشاوبی ژێسێ و کلاشینکۆف 45 دۆنە 10 نۆزدوکی سەری ژێسێ و نۆزدوکی دەستی 40 دۆنە 11 مۆتۆر بەرق 1 دەستگاو 12 تانکێری 10000 لیتری دەوت 1 دۆنە 13 پەتوو 15 تەختە 14 دیوێکی پڕە خاڵ و بۆڕ و هەروەها هەموو مداوریکی نێومۆڵگەی شەروەری ڕۆڵە کارەمەڵەکانی دێمۆکرات پاش ئاور تێبەردانی هێندێک لەو کەلوپەلەوە و ئاور تێبەردان و تەفروتنەوەکردنی بە تەواوی مۆڵگەی شەروەری بە ژشمی بشی دێمۆکرات بە دیل و دەستکەوتەکانەوە بە سڵاوەتی شوێنی ئەمەلیاتیان بەجێهێشت ئاڵداو گوێنبازەکانی هێزی ئاگری پاش ئەنجامی ئەو ئەمەلیاتە کە لە ماوەی 15 دەقیقەدا توانیان مۆڵگەی شەرواری داگیر بکەن و بە تەواوی تەفروتنە بکەن لە سەعاتی 11 هەر ئەو شەوە بۆ بەڕێوەبردنی مەرحەلەی دووهەمی ئەمەلیات کە بریتی بوو لە کەمیندانانەوە لەسەر ڕێگای گوندەکانی دۆستان و هەرەکیان و گرتنی بەرزەیەکانی ئەو دووروبەرانە سەر لە نوێ خۆیان سازمەندایەوە و بە 5 دەستە دابشکران و هەر دەستەیەی مەحموریەتی گرتنی شوێنێکی پێدرا و وشیاوانە چاوەڕوانی نزیک بوونەوەی دوژمنیان دەکرد بۆ ئەوەی زەبرێکی دیکە لە دووهەمین ئەمەلیاتیاندا لە بەکرێ گیراوانی پارێزەری کۆنەپەرستی بۆشێنن بەم جۆرە تەواوی بەرزەیەکانی ناوچەی پیران کەوتە ژێر چاوەگیری کارمانەکانی هێزی ئاگری سەعاتی 8 بەیانی ڕۆژی دواتر دوو هێلیکۆپتەری دوژمن بۆ شناسایی و دۆزینەوەی شوێنی سەنگەرگرتنی کارمانەکانی هێزی ئاگری سەربەرز هاتنە سەر ئاسمانی ناوچە بەڵام پێشمەرگەکان بۆ بەڕێوەبردنی ئەمەلیات هەر بۆ لە سەنگەرەکانیاندا نۆرەوە ساعتی 2 پاش نیۆڕۆی ڕۆژی 22 پوشبەت دوژمن بە دوو ماشینی پڕ لە بەکرێ گیراوە لە مۆڵگەی دۆستان ڕاوبەرە و مۆڵگەی مەیدان وەرێکەوت بێخەبەر لەوەی کە کارمانەکانی هێزی ئاگری لەسەر ئەم ڕێگەویە کەمینیان داڕەوەتەوە پێشمەرگەکانی کەمینی هەوڵ لیان گەڕان هەتا دوو ماشینەکە گەیشتە کەمینی دووهەمی هەڵاتیش باوەڕەکانی هێزی ئاگری ئینجا تێکۆشەرانی گەل میراتگرانی خوێنی شەهیدی لەمر جەمشیدی کامران لیان ڕاوپەرین و بە توندی ڕەهێڵەی ئاوریان بەسەر دەبارەندن لە ئاوکامی ئەو هەڵمەتە کت و پڕە و خێراوێدا هەموو سەرنشین لە بەکرێ گیراوەکانی دوو ماشینەکە کە سەر بە گوردانی ئەمەلیاتی سەرباز بوون کوژران و بەدیلگیران ناوی کوژراوەکان بەم چەشنەیە 1 علی شیرازی کوڕی سەرفراز ئەندامی ڕسمی ئیتلاعاتی سوپای پاسدارانی سەلماس کە بۆ گرتن و ئازاردانی خەڵکی ناوچە و هەروەها بازرسی لە ناوچەکانی وربێ سەلماس و خۆیە اختیاری تەواوی پێدرا بوو یەکی
یەک لە مۆرە گرنگەکانی ڕێژیمی ئاخوندی لە کوردستان